ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران تەنیا پرسێکی ئەتۆمی نییە. ڕێکەوتنەکە مشتومڕی نوێی لەبارەی ئایندەی کۆماری ئیسلامی و پێگەی نەیارانی حکوومەت و ڕۆڵی ئێران لە ناوچەکەدا بەدوای خۆی داهێناوە. هەندێک بە سەرەتای لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان تاران و واشنگتۆن لی دەڕوانن و هەندێکی دیکەش پێیان وایە ئەو ڕێکەوتنە ئەگەریەت دەتوانێت هاوکێشە سیاسیەکانی نێو ئێران بگۆڕێ. سەبارەت بەم پرسە دەڕۆینە لای دکتۆر ناسر باباخانی شرۆفەکاری سیاسی لە ڤیرجینیاوە. کاک ناسر، وێڕای بەخێرهاتنتان. وەک دەزانن تا ماوەیەک پێشستەش بەشێک لە نەیاران و ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی هیوایان بوو کە گوشارەکانی ئەمریکا ببێتە هۆی لاوازبوون یان گۆڕینی ڕژیمی ئێران. ئێستا کە واشنگتۆن ڕێگای ڕێکەوتنی هەڵبژاردووە، ئەم پەیامە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێران چۆن لێک دەدرێتەوە؟ ئایا ئەم خواستە بۆ ڕێکەوتن لە ڕاستیدا ئەوەمان پیشانەدا کە ئەمریکا لەم بارودۆخەی ئیستادا وەک بژاردێکی سیاسی حساب بۆ ئۆپۆزیسیۆن ناکات؟ ئەو کاتتان باش، سپاس بۆ میوانداریتان. پێم خۆشە بەر لەوەی کە ڕاستەوخۆ بسوێنیە و وەڵامی پرسیارەکەەوە زۆر بە کورتی ئاماژە بەو چەمکەی بکەین کە بزانین ئایا ئێمە لە ئێراندا چەمکێک بە نێوی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی سەراسەری لەباری بوونیەوە هەیە یان نا. واتە کاتێک کە تۆ باز لە ئۆپۆزیسیۆن دەکەی دەبێت بە دوای دوو ڕەهەندانەوە بچی. یەکێکیان بریتێ لە ڕەهەندی فکری یان با بڵێن ڕەهەندی گوتاری، ئەویتریان ڕەهەندی ڕێکخراوەی یا ئۆرگانیزیشنە کە هیچ کام لەو دوانە تۆ لە ئاستی ئۆپۆزیسیۆنی سەراسەریدا لە هیچێک لە کوتلە سیاسەکان کە خۆیان پێ ئۆپۆزیسیۆن و نەیاری کۆماری ئیسلامیە ئەم دوو ڕەهەندە نابینی. دیارە چیرۆکی ئۆپۆزیسیۆنی کوردی چیرۆکێکی جیاوازە، چون لەباری با بڵێن گوتاریەوە هەم لەباری ئۆرگانیزیشنە و دەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەری جیاوازێکی یەکجار زۆری هەیە. بەڵام بە باوەڕی من ئەوەی کە ئەو پەیامە واتە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی چۆن لێک دەدرێتەوە سرنج ڕادەکێشم بۆ ئەم پێم وایە CBSN بوو بڵاوی کردبەوە کە باسی لە ڕۆدمەپێک کردبوو کە ئۆپۆزیسیۆن لەو ڕۆدمەپەی نێوانی ئەمریکا و کۆماری ئیسلامیدا هیچ شوێنێکی نییە. و لە ڕاستیشدا ئەگەر لە بیرمان نەچێ هەر لە سەرەتاوە کەسێکی وەک ترامپ یان با بڵێن JD Vance و حتا کەسێکی وەک لیندزی گراهام کە لە دوای سەرهەڵدانەکانی بەفرامبار لە ئێران بەردەوام بە تویت خەریکی هەڕەشە بوو لە کۆماری ئیسلامی، دیتمان کە لە قسەکانیاندا ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئاماژەیان بەوە کرد کە ئۆپۆزیسیۆن وەک ئالتەرنەتیڤ هیچ شوێنێکی نییە لە دوا ڕۆژی ئەگەری ڕێککەوتنی نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکا. بۆیە ئەمن پێم وایە هەر لە سەرەتاوە ئەمریکا هیچ چەشتە حسابێکی بۆ ئۆپۆزیسیۆن نەکردووە و تەنانەت ئەو باسەش کە لە سەرەتای شەڕەکەدا باز لەوە کرا کە ئەگەری ئەوە هەیە کە کورد وەک هێزێکی زەمینی بتوانێت لەم هاوکێشانەدا شوێندانە بێ و بێتە فاکتۆری زەمینی بۆ هێرشەکانی سەر ئەمریکا، دواتر دیتمان کە هاوکێشە ئەقلیمیەکان بوون لەمپەرێکی گەورە و ئەوەی کە بۆ کوردماوە تەنیا ئەوە بوو کە ترامپ پێ بڵە چەکەکانمان لە لای کوردەکانە. بۆیە ئەمن بەگشتی ئەگەر لە کوردی ببڕمەوە پێم وایە پەیامی ئەم ڕێککەوتنە یان با بڵێن یەک تێگەیشتنە ئەوەیە کە وەک خۆت باسە لێکرد ئەوەیە کە هیچ حسابی بۆ ئۆپۆزیسیۆن نەکردووە ئەمریکا. باشە کاک ناسر، ئەگەر ئەم ڕێککەوتنە کۆتایی پێ بێت و بگاتە ئەنجام، دەبێتە هۆی یان ببێتە هۆی کەمبوونەوەی گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن. ئایا لەو کاتەدا پانتایی چالاکی بۆ ئۆپۆزیسیۆنی ئێران بە تایبەتی بۆ لایەنە کوردیەکان سنووردارتر دەبێ یان لە بنەڕەتە ئەمە هەر پەیوەندیەکی ڕاستەوخۆی لە نێوان ئەم دوو پرسەدا نییە؟ پرسیارەکەت زۆر بەوردی دەست پێ کرد بە حکمی ئەوەی کە مەرجدارت کرد، ینی باست لەوە کرد ئەگەر ئەم ڕێکەوتنە ببێتە هۆی کەمبوونەوەی گرژیەکان. جا بۆیە دەکرێت لە دوو ڕوانگەوە سەیری بکەین. ئەگەر ئەم ڕێکەوتنە سەر بگرێ بە بێگومان دەتوانین بڵین کە چالاکیەکانی ئۆپۆزیسیۆن بەناو ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی لایەنی کوردی سنووردارتر دەبێتەوە. بەڵام بە حکمی ئەوەی کە لە ڕاستیدا دەکرێت بڵین لە بنەڕەترا پەیوەندی نێوان ئەم دوو پرسە واتە ڕێککەوتنی ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی و هەروەها بزوتنەوەی کوردی هەل لە سەرەتاوە هیچ پەیوەندێکیان لە نێواناندا نەبووە و کورد بەر لە ڕێککەوتنی ئێستا بەر لەوەی ئێستا ئەمریکا بیهەوێ کە لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر چەند خاڵێک ڕێک بکەون خەباتی خۆی کردووە. دیارە ئەمە باز لە خەسارناسی خاڵە لاواز و
با بڵێن بەهێزەکانی ئەم خەباتەوە دەرفەتی و مەجالێکی دیکەی دەوێت بەڵام بەگشتی دەتوانم بڵم شوێندانەرێکی ئەو تۆی نابێ بەڵام ئەمن بۆ خۆم وای بۆ دەچەمەگەریزم هەبێ لە کەوانەدا بازەوە بکەم بە باوەڕی من ئەم ڕێککەوتنە لە دوای ڕێککەوتنەکە پێم وایە شایدی ئەوە دەبین کە لە ناوچەدا گرژی و ناسەخامگیری زۆرتر ببینین بە دوو هۆی زۆر سەرەکی یەکێکان ئەوەیە کە ئێران کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت گەری هورموز بکاتە شمشێری دەموکلس لەسەر وزەی دنیادا بنێ دڵنیام کە کۆدەنجی لەسەر ساز دەبێت بەرجی کۆماری ئیسلامی نەک ئەم جاریان کە تەنیا ترامپ خۆی بەرەنگاری کۆماری ئیسلامی بێتەوە و دوو هەم ئێستا تۆسەیەکە پاکستان و میسر و وڵاتانی دیکەی عەرەبی خەریکن لە کەندا و گرێبەستی سەربازی ساز دەکەن حزوری فیزیکی پەیدا دەکەن و ئەمە ناوچەکە بەرەو با بڵێن شڵەژاوی و ناسەخامگیرێکی زیاتر دەبا بۆیە بەگشتی لە وەڵامی پرسیارەکەی جەنابتدا دەبێت بڵم کە ئەم گرژیانە زۆر کەم دەتوانێت لەسەر بوزنەوەی کوردی شوێندا بنێ هەرچەند دەیتوانی ئەگەر بەردەوام بێ بێتە کاتالیزۆرێک بۆی کە کوردەکانیش بەشدار. زۆر سپاس ناسر باباخانەی شرۆفەکاری سیاسیمان لەم بەشەی بەرنامەدا لەگەڵ بوو. زۆر سپاس کاک ناسر بۆ بەشداریتان.